بەهۆی فرۆشتنی گۆشتی ڕێوی کیویەوە لە شاری هەولێر قەسابخانەیەک داخرا. سڵاوتان لێبێت، ئەحمەد هەرکی وردەکاری تەواوتان لەسەر ئەم بابەتە بۆ باز دەکەم کە 2 ڕۆژە بووەتە جێگەی مشتومڕ و قسە و باسی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەمڕۆ لیژنەکانی چاودێری و بەدواداچوونی بازار سەر بە قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر ڕایان گەیاند بەهۆی فرۆشتنی گۆشتی ڕێویەوە قەسابخانەیەکیان لە گەڕێکی تایراوە شاری هەولێر داخستووە. لەسەر ئەم بابەتە ئێمە وەکو پایتەخت میدیا بەدواداچوونمان کردووە. خاوەنی قەسابخانەکە دەڵێت دوای ئەوەی ئەم ڕێویە لەلایەن هاوڵاتیەکەوە بە ئۆتۆمبیل بەسەری دەکەوێت و دەکوژرێت، ڕێویەکە دەهێنرێتە لای ئەو قەسابە بۆ ئەوەی کەولی بکات. دەڵێتن ویستۆمە من سوود لە پێستەکەی وەربگرم، نە گۆشتەکەی بفرۆشمە خەڵک. بەڵام لیژنەکانی قایمقامیەت دەڵێن دوای پشووەکانی سەری ساڵ ئەوان ڕێکاری یاسایی دەگرنە بەر لێپێچینەوەی تەواو لەسەر بابەتەکە دەکەن بۆ ئەوەی بزانن ئاخۆ ئەم قەسابە گۆشتی ڕێوی بە بەردەوام فرۆشتۆتە هاوڵاتیان یاخود ئەمە ڕووداوێک بووە. خاوەنی قەسابخانەکەش دەڵێت من ئامادەم بچمە بەردەم دادگا و بەڵگەی تەواوم لە بەردەستە کە من گۆشتی ڕێویم نەفرۆشتۆتە خەڵک، ئەمە تەنها ڕووداوێک بووە کە دوای ئەوەی ڕێویەک ئۆتۆمبیل لی دەدات دەهێنرێتە لایەوە ئەویش کەولی دەکات. بەڵام ئەوەی زیاتر مشتۆمڕەکەی قۆڵتر کردوتەوە بووتە جێگەی قسە و باس لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیدیۆی چەند وێنەیەک بووە کە ئەم ڕێویە کیویە هەڵواسراوە و وا دەردەکەوێت کە سەر بەردرا بێتن و کەولی بکەن بۆ ئەوەی گۆشتەکەی بدرێتە خەڵک. ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆستان و ئاژەڵ پارێزانیش دەڵێن کوشتن و سەربڕینی ئاژەلی کیوی بە هەموو شێوەیەک ینی کوفرە ناکرێتن دەست بۆ ئاژەلی کێوی ببردرێت و پێویستە پارێزگاریان لێ بکرێت. بۆیە ئەوان بە توندی ئیدانەی ئەم کارە دەکەن، دەڵێن پێویستە بکەرانی ئەم کارە نایاساییە بە سزای یاسایی خۆیان بگەن.